سلااوان لێبێت هاوڕێیانەوە کاتان باش دەمەکە قسە و باسمان لەسەر ڕووداوە مێژوویەکان نەکردە. ئەمڕۆ باز لە تاوانێکی تێزەوەن و تیرۆریستی پارتی دیموکراتی کوردستان بە هاوبەشی لەگەڵ مافیای مەکسیکی گروپێک لە مافیای مەکسیکی دەکەن لە ئەمریکا کە بە سوتفە یان بە بەرنامە مەسعود و فازڵ متنی مەسعود بارزانی فازڵ متنی زۆری پێ ناخۆشە برێ متنی مەزەمە لەوی دووبارە دەکەینەوە لە گرتنێکی حەتمی FBI ڕزگار بوون. هاوڕێیان ئەوەی باز دەکەم دەوی بە ئەمانەتەوە بڵێم ئەوە بابەتێکە کاکمەکی ئامێدی باسی کردیە، بەڵام زۆر جار هەندێک هاوڕێ دەڵێن ئەو شتانەی مەکی ئامێدی باز دەکات ئێمە تێی ناگەن ئەگەر لەمان بکەنە سۆرانی سوپاسم دەکەم. من ئەو بابەتەم ناگرینگە وە کارێکی تیرۆریستی گەورەیە، بۆیە پێم خۆشە ئەوەی ینی باز بکەم ناوڕۆکەکەی باز بکەم. کەسێک کە بووە لە ئەمریکا بە ناوی ئەبوو عەوف، ئەو وێنەکەی تیاوڕێ ئەبوو عەوف کە ناوی خۆی عەبدوڕەحمان مستەفا بووە. عەبدوڕەحمان مستەفا لە 67 لە بۆ 74 یەکێک لە کۆڵەکە سەرۆک کادیری ئاساسیەکانی دەستگای پاراستن بووە. لە 71 دەگیرێ بەو دەرەجەیە، یعنی لە قەسر نیهایە ئەوە پارتی چەند کادیرێکی باس بەردەدا، کادیرێکی بەرزیان لە پای ئازادبوونی ئەوەندە لایەن گرنگ بووە. لە 76 دوای ئاش بەتاڵ 74 بە دواوە ئیتر دەڵێ دەڕۆم، دەڵێن مەسعود بارزانی زۆر ڕزای لێ کردیەوە پێیگوتی ناوی بڕۆی کەچی هەر ڕۆییە. 76 دەگاتە ئەمریکا و لە کالیفۆرنیادا دەنیشیتن. لەوێ هاوڕێیان ئیتر ئازارەکانی خۆی باسەکات، ئەو تاوانانەی کردیتی یان ئەوەی کەزانی ئاگای لێ بۆ وجدانی ئازاری دەدا. لە 76ەوە دەڵێن لە ناو کوردەکانی ئەمریکا قسەی دەکرد، پاراستن تاوانن چی کردیە، ماڵی بارزانی چنە. ئەوە لە 76 کەفر بووە. تو بزانە 2022 ئێستا خەڵک ناوێری زۆر قسە بکاو زۆر لەوەی 76ە وە کادیرێکی پاراستن چکوڕێ منێ قەوست بڵێ، یعنی خەڵکی پاراستن و زانیاری و میت و ئیطلاعاتەوە. برادرێکم کادیرێکی زانیاری وشەوە پێی گوتم وتی قادر بڕۆ، دەگۆ ئێمە وەکو ئافرەتمان لێهات لەوەی وازبینین یەکشکە دەمانبار یەکەشکە دەگوت کە کەتێ ناوداوی مخابەڕاتی لێ قوتار ناوی بەس ئەنگۆ ئازادن بڕۆن لە خۆتان قوتار بن لەو جەهەنەمەی بڕوا بکە. کادێرێکی دیاری دەستگاش بوو ئەیگو بڕۆ قوتار بن ئێمە تێ ئاڵاینە، یان دەگۆ ئێستا واز لە دەستگای بینم پاراستن وازم لێ ناینی، پاراستن واز بینم میت و اطلاعات وازم لێ ناینن، یعنی هەر هەندە تێ ئاڵۆزە. بەهەرحاڵ ئەو کادیرە زۆر تاوانی دیت بوو، بۆیە باس دەکرد تاوانەکانی ماڵی مەلا مستەفا، تاوانەکانی پاراستن. ئەڵێن لەڕێی نامە کە دەینا لۆ خەڵک لە مەجلیساندا دەنیشت قسەی کردیە، ئەنی زۆر نێنی باس کردی. ئیتر لە 76 بەدواوە چەند جارێک پارتی تەحزیری کردیە کە واز لەو گوتانە بینی ئەگەنا چارەنووسی کوشتنە. ئەویش بەردەوام بووە، وجدانی ئازاری زۆر لایە لێیان بێ منەت بووە کە لە ئەمریکایە و ناتوان دەستی لێ بدەن. ببوورن سەکرناشەکەی زۆرە بە ئەم شێمەوە. بۆیە بەردەوام بووە لە قسە کرد. تەقاری وشتی زۆر لەسەر ڕۆیە. بۆیە فازڵ متنی 3000 لە دووبارە دەکەنەوە. فازڵ متنی تاعن فازڵ بڕوا بکەن لە کەریم سنجاری جەلاتر، کەریم سەفەرشت زۆر جەرائیمی کردیە و لە مەسعودی زیاتر، مەسعودیش لە هەفتاکانەوە دەیان جەریمەی لە پاراستن کردیە جگەلەوەی کە وەکو سەرۆک حیزبیش ئەو سێیە لە ناو پارتی سەدان جەرائیمی قێزەوەنیان کردێ. بۆیە فازڵ متنی دەگە دەستەکن مەسعودی ئەڵێ ئەوە زۆر خەتەرە، چەند بەردەوام بی نهێنیمان باز دەکە دەبی لە ناوی ببێ ئەبوو عەوف عەبدوڕەحمان مستەفا، ئەوەی لە ناو ببێ. کادیرێکی خۆیان بووە لێیان هەڵگەڕایتەوە.
ئیتر مەسعودیش ئیمزا دەکات مەکۆسە پەرشتی پاراستنی کردی ئەو دومی بۆ زانێردم پاراستن پێشە بەناوی ڕێخستنی تایبەت بوو دوای بۆ دەستگای ئاسایش و بەسەر لە کۆنیشەوە ئەوەی پاراستن بوا بزانم نەک ینی کورتکراوە هەر پاراستن بووە بەسەر بەناوی ڕێخستنی تایبەت ئەبوو ئەو ئەخیری بڕیار دەدەن لە 89 وەکەی مەسعودی پشتگیری ینی ئاگەر خۆشکردنەکەی ینی مخەتەتەکەم فازڵ میرانی بیکوژن ئیتر پەیوەندی بە مەسئولی ئەمریکا دەکرێت کە ئەوە مەهدین ڕەحیم بوو داوای لێ دەکەن ئەوە بکە ئەویش پەیوەندی بە جەمال قاسم دەکات گوایە مەسئولی کالیفۆرنیای پارتیە جەمال قاسمیش دەچێت گروپێکی مافیای مەکسیکی لۆ دەبینتەوە اتفاق دەکەن نیوەی پارەکەی بدە کە جەریمەکەیان کرد دوای ئەوە نیوەکەی تریان دەرێت ئەو گروپە مافیای مەکسیکیش قبوڵ دەکەن ئەبوو عوف بە گولە لێی دەدەن سوتفە بەبەر ناکوشێ بەس شەلل دەیبێ ئەسەر عەرەبانەیەک دەڕوە FBI کە دەکەوێتە دوو کەیسەکە دەیشارتەوە هەموو زان کوژایە بدایەت بۆیە گروپە مافیاکەی مەکسیکی دەگیرێ بە بەسیتی کە دەگیرێ و تحقیق دەکرێت ئەوان ئەتراف دەکەن خۆ ئەمریکاوەچەوە نییە بە FBI دەستگایەکی ئەوەیە بە بەسیتی ئەترافیان پێ دەکەن دەڵێن جەمال قاسم بە پارەی دایتەمەوە ئەمە و جەریمەمان کرد جەمال قاسم دەگرن مەسئولی کالیفۆرنیای پارتی ئیتر جەمال قاسمیش لە ناو قسە و گفتوگۆ و لە تاقیق ئەترافەکە ئەڵێ ڕاستە من کوشتم پارەی منی نەدایە و نازام شەریکەمان هەبووە و تجارەتمان پێکەوە کردو ئیتر لەگە بۆ ئەبوو ئەوفەی قسە دەگرێ ئەبوو ئەو درۆیە هیچ سابات و کتاباتم نەبوو لەمە بێنی و تحقیق دەکەن FBI فعلان قسەکەی ئەبوو ئەوی ڕاستە هیچ کێشەیەک نەبووە ئیتر ئۆتۆماتیک اعتراف دەکرێت کە ئەوە مەهدین ڕەحیمیش لە پشت ئەو کەیسە بووە مەهدین ڕەحیم چ دەکا تێدە تەقینی هەردێتە کوردستان لە نوتیەکەوە لە ترسان دەزانی ئەوش دەگیرێت تەوانەوە ئادیسەیە ماوەیەک دەخایەنیتن هەتا تحقیق و تحقیقکاری بە هەر حاڵ ئەبوو عوف ناکوژێ بەس وەزعی زۆر خراپ دەبێت تەوان هەتا 2016 ئەڵێن ژیاوە لە کالیفۆرنیا بەسە عەرەبانە بووە گروپە مەکسیکیەکە دەگیرێن لە 2 ساڵ حکوم دەکرێن ماڵی جەمال قاسم لە کالیفۆرنیا و کورد و پارتی و بە نەوعاوە بە سەد نەوەعی خۆیان لە ماڵی ئەبوو عوفی دەنێن ئەڵێن ئەمە کردمان کوردوتەنی ئەتوونەکەی لێی خۆش بە و تازە ڕوویدایە و هەرچە هەبیتن و ئیتر بە هەر حاڵ 3 ساڵ جەمال قاسم دەگیرێ 10 یان 12 ئەو گروپە مەکسیکیە سجن دەکرێن کە جەریمەکەیان کردیە مەهدین ڕەحیمیش هەردێت دوای بەربوونی دوای ئەو 3 ساڵە 89 تەقەن ئەو جەریمەیە ڕوویدایە 92 ئەو بەردەبی خۆی لە ماڵی وانە دەنێت خۆی لە ماڵی ئەبوو عوفی دەنێت دەڵێن دەست و پێی ماچ کردێوەتیە تو پیاوەتێکی زۆر گەورەت کرد کە لێم خۆش لێ خۆش بە لە ڕووی قان ئەوە کە بە 3 ساڵێک قانونیەکە خۆی لە ئەمریکا ئەوە کردیە بەڵام بزانە ئەمن نەبوویمە مەهدین ڕەحیم ئەو پارەی دایتە من تاعەم پارەکەش نیوە درا بۆ مەکسیکیەکان نیوە مابووە ئیتر جەمال قاسم بەو مەرجە ئازادیش دەکرێت کە ناوی لە ئەمریکا بڕواتەوە بە هەر حاڵ بەناو ئەڵێن چتۆ کوردستان ڕێی کاک مەکی وایە کە ئەو کابرایە شوێن بزرە جەمال قاسم بەس بە ڕێی من ئەوەی بێتەوە بیرم وە لە کەیسی کەمالی سێقادر کە عەدەت زۆر بوو جەمال قاسمش پارتی هەبوو زۆر قسەی دەکرد وەکو بەرپرسێکی باڵای پاراستن ئەهاتە ناو پاڵتاک نازانم هەتا چەند ساڵ لەمەوبەر دیسان خەبەرێک لە بۆ من هات بوێنەی ئەوی تێدا بوو وابزانم لە هۆڵەندا دادەنیش من نازانم ئەو بوو یعنی ئەوە نیە بەس کاک مەکی دەڵێ لە دوای 92 کە چتەوە کوردستان بە دزی چتەوە یعنی بە ڕێی قاچاق و ئەوانە شوێن بزرە ئیتر
FBI تحقیقك على تحقیق دەردەکەوێت مەعیدین ڕەحیم مەسئولی ناوچەی مەسئولی هەڵەبجەی پارتی دەستی لە تاوانەکە هەیە، ئەویش دەستی لێدا هەیە، داوا لە پارتی دەکرێتن مەعیدین ڕەحیمیانەوە تەسلیم بکرێتەوە. فازڵ مدنی ئیتر زۆری پێ ئەوە دەبی هەست پێ دەکا گەرمایی گەیشتە چادەوروبەری هەولێر گوتنی قوونی کەم فازڵ مدنی وێ دەستەکەی مەسئولی دەرێت لێ ماقەومایە ئەگەر مەعیدین ڕەحیم نەکوژێ ئەم نوتو دەچیرێ لەبەرەوەی مەعیدینیش ناتوانێت لێ دەرنەچێتن ینی لەگەر FBI مستحیلە ینی قوتار ببیتن احتراف نەکات وێ مەسعودیش ئۆکەی دەکات لۆ کوشتنی مەعیدین ڕەحیمی، بەڵام خەتەیەک دادنێنەوە کە جەواب دروست دەکەن کە کچەکەی بیننەوە لەبەر چاوی کچەکەی ئایلەی خێزانی مەعیدین ڕەحیم هەموو بەخۆشی و جنسی ئەمریکی هەبوو بەخۆی بە خێزانەکەی و ماڵ و منداڵی ئیتر کچەکەی دێتەوە 2 ڕۆژ 3 ڕۆژ دوای کچەکەی لە ڕێی 2 پاسەوانی لێکوژن کە یەکێکیان ناوی عەلی حەمە تاهێرە عەلی حەمە تاهێرە ئەو عەلی حەمە تاهێرە ئەڵێن وەختی خۆی بە ئارپێجیش لە بەندی سلێمانیەکێتی دابوو لە شەڕی ناوەخۆ یعنی کەسێکی زەلام کوژ وازان فارس نەوڕۆلیش هەیە ئەندام پەرلەمان بۆ ئەوی شەر ئەوی کوشتە لە ماوەی 1-2 مانگ لەگەڵ مەعیدین ڕەحیمی، بەڵام دوای ئەوە شوم بزرا بوو هەموو گومانەکانیش ئەوەیە هەردوو ئەو پاسەوانش کوژرانێ بەهەرحاڵ بەو 2 پاسەوانەی مەعیدین ڕەحیم دەکوژن وەلا بەیانیەکەی برادەرێک دەگوتم بخۆم مەسعود فازڵ میرانی و مخیادە تازیاندا نابوو خەبەر ئەمە لاولێر بوون بەزەم 11/97 بەپێی ئەوەکان ئەو لە سوسیال میدیا ئەم ناوی مەعیدین ڕەحیمیدا 11/97 کوشرا ئیتر پارتی وای بڵاو کردەوەی شێتی کۆڕی کوشتنیدایە وەزەجەوە بیرمانان ینی بەرپرس بەس ئەو دەمیشەر ئەو دەنگۆی هەبوو کە کوشرایە کو لە ناو ماڵەکەی خۆی 2 کەس دەتوان بکوژێ و کەسیش نەگیرێ ئەوەکانیش ینی هەندە پارەی بردرایە و وەسیقەکە شتێک کچەکەی خۆی لەگەڵ لە ماڵ بۆ کچەکەی کە تۆ لە ئەمریکای ئەوەی کردوێتی باپم کوژرایە و تاو ئیتر مەلەفەکە ئەلێرەدا قەفل دەدرێت لەبەر ئەوەی ینی لە نیوەی دەپسێ زانیاریەکەن چونکە مەعیدین ڕەحیم نەکوژرا بە بێگومان ئەترابی لەسەر فازڵ مدنی و مەسعودی دەکرد یان بەلای کەم لەسەر فازڵ مدنی دەگرت فازڵ مدنی ئیتر شتەکە فازڵیش بێگومان دەرنەدەچوو احترافی لەسەر مەسعودی دەکرد ئیتر هەردووچیان دەچیران ئەوە نقاش تێدا نەبوو چکۆیە ببوون گرتنی مەسئولی وا وەکو نمونەیەکی مەسعودی هەندە ڕئیس جمهوریە و ئەوە نییە ئەوەی دیبلۆماسی هەبین سەرۆک حیزبە نۆتە سێ و ئەوانە بەهەرحاڵ مەسعود لێ قوتار بوو لەگە فازڵ میرانی ئەوەش بەشێک لەو جوانەیە کە پاراستن و دەستگای زانیاری پارتی و یەکێتیش لە شاخ و شار دەیان کەسیان بە خەڵک کوشتیە بۆیە بە تیرۆریستەکان دەڵێوانەی دەچن کە جەریمە لە بۆ ئەو مەسئولان دەکەن بڕواو کار بەخۆیان ئەم بۆ دەکوشتنەوە لەبەر ئەوەی هەتاوەکو نهێنیەکان بچوون بزەنبی من چەند مەسئولی یەکێتی هەیە ئەزانم کە هەوڵیاندایە یان کوشتیتیان بکوژەکانی خۆیان کوشتیتەوە چ لە شەڕ چ لە پشتەوە تەقەیان لێکردن چ بە عادیسە و ئەولا هەتا ئەو هەموو کوشتنانەی پاراستن و مەسئولانە ئەو بەشەکە تر بەوەی لێ قوتار دەبی مەسعود بارزانی لەگەر فازڵ میرانی لەگرتنەوەی حتمی FBI تاان ئەوە ئەزمونونەکە ئەگەر بڕوا بکەن ئەگەر ئەوە نەبووە مستحیل بوو ئستا ئەو ماڵی بارزانیە یەکێتی بەتایبەتی ماڵی بارزانی کە زۆر دەستەوە دەبن چەند کەسەشکەیان لە کوردستان دەکوشت بەس ئاگرەکە گەیشتە بن پیلیان یان ئاگرەکە گەیشتە نزیکیان نیوە مردی کردمە لێر گوتەنی بۆیە ناوێرن ئەزانن کوشتن لە ئەوروپای چ بازەکی هەیە ئەگەنە دەمەک بوو لە زۆر بەمانانی بەس دەزانن کوشتن لێرە تاقیقەیە ئەو بەتایبەتێکە جنسی ئەو وڵاتانەت هەبی زۆر قورسە بەهەرحاڵ ئەوە ڕووداوەکی مێژوویە کە خۆشبەختانە
هەڵدەدرێتەوە ئەوش مەهێدین ڕەحیمە مەهێدین ڕەحیم کە من ئەوم کردیا بۆ قوربانی چەند کەس بوونە قوربانی هاوڕێیان ڕای کاک مەکی وایە کە جەمال قاسم کوژرا بەڕێی من نەکوژرا بەڵام مەهێدین ڕەحیم دوو پاسەوان سێ کەس کوژرا بۆ ئەوەی ئەوان ئەوە هەوڵ کوشتنی ئەو بۆ ئەو فیشترایە ئەویشە کاریەکی پارتی و پاراستە بووە ئیتر ئەوە بەڵگەیەکی مێژووی بە هیوام ئەو تاوانانە بنووسێتەوە کە کەم هەبووە کە من دەستخۆشی لەو مەکی دەکەم دەستخۆشی لە هەر خەڵکێک دەکەم کە ئەو زانیان ئەو تاوانانەی ئەو بەرپرسانە بە دوکۆمێنت بکەم زۆر گرنگە تا لە ژیانیشن با بە چاوی خۆیان هەم تاوانەکانیان ببینن هەم ئەگەر نەوە دوای بڵێ ئێستا مەسەڵەن هەر تاوانەژینە و شیروان مستەفای جەلال تاڵەبانی سوودێکی گەورەی نەمان لەبەر ئەوەی مردن ئەوان بەڵام مەسعود هەیە کەریم سنجاری هەیە فازڵ متنی هەیە ئەوانە زۆر گرنگە بزانن و ئەوە بەشەکە لە مێژووی پڕ لە تاوانی ئەو مەسئولانە کە ئیشی مەیە ئەو تاوانانیان لۆنەوەکانی داهاتوو تۆمار بکەین ئەوانە ئەو تیرۆرستە بوونە ئەوانە ئەوە سەرکردەی نیشتیمانی نەبوونە ئەو خائین و تیرۆرستانە بوونە کاتەچ خۆش